باڵی زۆرینەی مەکتەبی سیاسیەکێتی کە باڵی هێرۆ ئیبراهیم محمەد ئەندامی مەکتەبی سیاسیە ڕۆژی سێی ئەم مانگا بەدە ئەندامەوە بە ناوی مەکتەبی سیاسیەوە کۆبوونەوە. لە هەنگاوی دووەمیشدا باڵی زۆرینە بە ناوی مەکتەبی سیاسیەوە داوای کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کرد. لە ڕاگەیەنراوێکدا کە بە ناوی مەکتەبی سیاسیە و بڵاو کراوەتەوە دەڵێت کۆبوونەوەکە بە ئامادەبوونی تەواوی ئەندامانی سەرکردایەتی یەکێتی دەبێت و لە پێشەوەشدا کۆسرەد ڕەسوڵ جێگەری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی سەرکردەی گەلی کوردستان مامزەران ئیمزاکراوە شتێکە شانازێرەوە هەمووان. لە یەکەمین کاردانەوەشدا کۆسرەد ڕەسوڵ جێگەری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی وەڵامی ڕاگەیەنراوەکەی باڵی زۆرینەی مەکتەبی سیاسی دایەوە و ڕایگەیاند داوای کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی بەبێ ئاگاداری و ئامادەبوونی جێگەری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی نادروستە و مایەی ڕاگەیاندنی لەتکردنی یەکێتیە. لە ڕاگەیەنراوێکدا کە نووسینگەی ڕۆژنامەوانی کۆسرەد ڕەسوڵ بڵاوی کردوێتەوە دەڵێت بە پەیڕەوی ناوخۆ کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی دەبێت بە سەرپەرشتی جێگەری یەکەمی سکرتێری گشتی بێت، بەڵام ئەم کۆبوونەوەیە پێچەوانەی پەیڕەوی ناوخۆیە. کۆسرەد ڕەسوڵ دەژڵێت بە پرسیارەتی یاسایی و سیاسی لەتکردنی یەکێتی لە ئەستۆی ئەنجامدەرانی ئەم جۆرە کۆبوونەوانن، بە تایبەتیش کە ئێستا هەوڵی دڵسۆزانە لە ئارادایە بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆی یەکێتی. باسکردنی کۆسرەد ڕەسوڵ لە بوونی هەوڵی ناوخۆیی لە کاتێکدایە کە پێشەمەی ڕابردوو هێرۆ ئیبراهیم محمەد و قادر حەمەدجان کۆبوونەتەوە و هەردوو لە باسییان لە چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکانیان کردووەتەوە و وتویشانە دەبێت هەوڵەکانیان بەردەوام بێت. هەرچەندە باڵی زۆرینەی مەکتەبی سیاسی بە ناوی مەکتەبی سیاسیەوە کۆبووە و دواتریش ڕایگەیاند کۆبوونەوەی سەرکردایەتی لەسەر دۆخی ناوخۆی یەکێتیە، بەڵام ئەندامێکی سەرکردایەتی سەر بەو باڵە دەڵێت لە کۆبوونەوەکەی سەرکردایەتیدا باسی کێشە ناوخۆیەکان ناکەن. ئێمە باسی کێشەی ناوخۆیی ناکەن. نەخێر مانگردنی مامۆستایان و بێموچەی خەڵک و ئەم قەیرانە کە هاتووەتە پێشەوە یەکێک لە بابەتەکانە بێ باسیکەین تاوتێکین چی بکەین باشە. دوو ئێمە یەکێک لە بابەتەکان مەسلەی مووسڵ و هاتنی عیبادی و وەفدەکەمان کە ڕۆیشتووە بە بەغا و ئەو وەفدە لە بەغا چی کردووە و بابەتی سێهەم ئۆرگانەکانی ناو حیزبە. ئۆرگانەکان کۆمەڵێک بابەت هەیە کە ماوەی ساڵێکە پێویست بوو ئێمە کاری لەسەرکەین. 45 ڕۆژە باڵی ناوەندی بڕیار ڕاگەیەنراوە و لەو ڕۆژەشەوە هەوڵ و نێونگیریەکان بەردەوامن، بەڵام هەوڵەکان نەیانتوانیوە ئەم دوو باڵە ڕازی بکەن پێکەوە کۆببنەوە. پێشتریش دوو لیژنە لە هەردوو باڵەکە پێکێنرا و دوای سێ کۆبوونەوە وتەبێژی باڵی ناوەندی بڕیار ڕایگەیاند کۆبوونەوەکانیان بە بنبەست گەشتووە. بەپێی زانیاریەکانی نارتیش باڵی زۆرینەی مەکتەبی سیاسی دایانەوێت باڵی ناوەندی بڕیار کە باڵی جێگرانی سکرتێری گشتیە ڕازی بکەن بەشداری لە کۆبوونەوەکەی سەرکردایەتیدا بکەن و بۆ ئەمەش چەند شاندێکی ناوخۆیەکێتی سەردانی جێگرانی سکرتێری گشتی کردووە، بەڵام تا ئێستا باڵی ناوەندی بڕیار ڕازی نەبوون بەشداری لە کۆبوونەوەکەی سەرکردایەتیدا بکەن. هێمن مەحموود، NRT.